خۆی هۆکارەکەی ئەم ساڵ زیاترە لە ساڵانی تر هەرزوو وەرزی بەفربارین دەستی پێ کرد گەشتیارێک زۆر لە ناوەڕاست و خواروی عێراق دەهات بەڵام ئەو سار بەفر کەمێک دواکەوتووە هۆکاری یەکەم ئەوەیە هۆکاری دومیش ئەوەیە کە ئەوانەی دێن بە گروپ دێن گروپەکانیش شەو نامینەوە لە ناوچەی ڕەوانزەوانە هەرزوو دێن و چەند ناوچەیەکی گەشتیاری لە دەبەر ڕەوانز بەسەرەکەنەوە و دەگەڕێنەوە هەولێر ینی ئەم ساڵ بەگشتی لەو وەرزەدا کەمی گەشتیاری پێوە دیارە نهاتنی ئەو ڕێژە گەشتیارە زۆرەی کە ساڵان پێشتر دەهات ئەو ساڵ زەرر و زیانێکی زۆر بەر چێشتخانەکان کەوتووە و بەگشتی زەرر و زیان بەو دەڤەرە ئەگا. ئێمە لەگەر لەو ڕێستورانتە بڵێن لەگەر مامۆستا دیار لەگەر چەند هونەرمەندێشتر زۆربەی ڕۆژانە لێرە بە مۆسیقا پێشوازی لە گەشتیاران دەکەینەوەش دڵی خۆی هونەر وایە دەبێت دڵی خەڵکی خۆش بکە ئێمەش لە پێناو خۆشکردنی دڵی خەڵک و هەم ناسانی موزیکی کوردی بە گەشتیارانی بیانی یان گەشتیارانی خواروی عێراق کە دێنە ئێرە پێیان خۆشە گیان لە ئاوازی کوردی بیت ئەوەش هەم خزمەتەکە بە هونەری کوردیمان هەم نیشاندانی ئاستی هونەرمەندانی کوردە بە گەشتیاران. والله زاق قشار نبي تأستا قبل مستفتاح النكرية أو صعدوني ونفرك نقول السلام عليكم إيش ما قشاريا براستي قشار نبي كواتا نية باشتر بو يعني لتساو كشوي بار بفراوي زيادة يكلو أنا استا كهرباء يعني ما تقيم كهرباء بيب كين مكو بيويست لو أنا بريمان كان تكلفة زول السمرة بستي أبيدك بريم أو زيادة كلاعني مولتي زريبة ونازة أو شتانش بحقت أو تكلفة زورة. هەر لەگەڵ هاتنی وەرزی زستان لە زۆربەی شوێنەکانی کوردستان و عێراقیش وەرزی گەشت و گوزار کۆتایی پێدێ بەڵام جیاواز لە هەموو شوێنەکانی تر وەرزێکی نوێی گەشتیاری لە قەزای ڕواندز دەست پێکاتن ئەمەش بۆی هەڵکەوتەی جوگرافیکەی ڕواندز وایەکەوە چەندین شوێنی سرنجڕاکێشی تێدایە و هەروەها بەهۆی بوونی تەلەفریکی چیای کۆڕەکی شەکەوە گەشتیاران دەتوانن لە هاوین هەواری بێخاڵەوە بتوانن سەرکەون بۆ سەر لوتکە چیای کۆڕەک و چەندین دیمەن و جوان لەبێ ببین و بە بەفرە ئاشنا بن. لە سەرەتای ساڵەوە تاکو ئێستا سەروی 25,000 سەردانی کرد سەردانی قەزای ڕوانزی کردو هەروەها 8,000 گەشتیاریش لەم سنوورە ماوەتەوە کەمی ڕێژەی گەشتیار ئەمساڵ دەگەڕێتەوە بۆ کەمی پشوەکانی سەری ساڵکە لە باشوور و ناوەڕاستی عێراق تەنها یەک ڕۆژ پشوو بوو و هەروەها بوونی جامی کەندا و لە بەسڕە ئەمەش گەشتیارێکی زۆری بۆ ئەم شوێنە ڕاکێشاوە لەگەڵەوەش دەتوانم بڵێم نەبارینی بەفریش هۆکارێک بووکەوە ڕێژەی گەشتیار کەم بۆ ئەمساڵ چونکە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو هەر لە مانجی 11ەوە بەفر ئەم ناوچانەی سپی پۆش کردووە بەڵام ئێستا ئێمە لە مانجیەچین تا ئێستا بەفرێکی وا لەم سنوورە نەباریوەکەوە ڕێژەیەکی زۆری گەشتیار بۆ ئەم سنوورە ڕابچێشێت.